ڕۆژتان باش بینەرانی خۆشەویستی ڕۆژباشی کوردستان 24 هیوادارم کە ڕۆژێکی پڕ لە وزەتان دەست پێ کرد بێت ڕۆژێکی جوان و باراناویمان هەیە ئەمڕۆ هیوادارم کە ئەم ڕۆژە ڕۆژێکی پڕ لە خێر بێت بۆتان و ڕۆژێک بێت کە بتوانن هەموو ئامانجانی کە داتان ناوە تێدا بیپێکن و هەنگاوی بۆ بنێن. خۆشەویستان وەک هەموو ڕۆژێک ئێمە کۆمەڵێ بڕگە و بابەتمان هەیە کۆمەڵێ هەواڵ و کۆمەڵێ زانیاری نوێمان هەیە و من و هاوکارم هاژە لەگەڵتان دەبین بۆ گەیاندنی ئەو هەواڵانە بە ئێوە گەیاندنی ئەو بابەتانە بە ئێوە هەروەکو ئەوە باشە زانین کە کۆماری ئیسلامی ئێران ئێستا چ لە ناوخۆوە لە چ لە دەرەوە ڕوبەڕووی کۆمەڵێ تەنگەژە بۆتەوە لەگەڵ ئەوەشدا سبەی 11مین خولی هەڵبژاردننی پەرلەمانی ئێران دەست پێکات یەکێک لەو بابەتانی کە ئەمڕۆ شۆڤەی ئەکەین و باسی لێوەکەین و میوانیشمان دەبێت ئەم بابەتە دەبێت. سۆڤان پێش هەموو شتێ وابزانم ئەمڕۆ باش هاتین بەیەکەوە و هێواش ڕۆشتم بۆیە سۆڤان ئێنەرژی زیاترە بارانێکی زۆر بوو بەڵام لەبەر سۆڤان زۆر هێواشتر ڕۆشتم بۆی زۆر سترێس نەبێت. ڕۆژ باش بینەران و بیسەرانی کوردستان 24 من هاژە غەفور لەگەڵتانە بم ئەمڕۆ کۆمەڵێ هەواڵ و زانیاری بابەتی سەرنجڕاکێشمان بۆ ئامادەکردوون. جگە لەو تەوەرەی کە سۆڤان باسی کرد تەوەرێکی دیکەمان هەیە کە تایبەتە بە ئافرەتان بە تایبەت ئافرەتانی میدیاکان تۆی ئافرەت لە ماڵەوە لە شوێنە گشتیەکان لە دەستگاکانی ڕاگەاندن لە هەر شوێنەکە کارەکەی حتا لە شوێنی کارەکەت دووچاری گێچەڵپێکردن بوویت یاخود ئەشێت دووچاری ئەو گێچەڵپێکردانە بیت بۆ زانیاری زیاتر بۆ بەرەنگاربوونەوەی ئەو گێچەڵپێکردانە یاخود بۆ هێورکردنەوەی ئەو فشارە دەرونیانەی کە لەسەرمانە بێت کاتێک گێچەڵێکمان پێکرێت جا هەر جۆرێک گێچەڵێک بێت لەسەر فەیسبوک بێ لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکانی دیکە بێ ڕاستەوخۆ بێ بە هەر شێوازێک بێت لەسەر پسپۆری تایبەت بۆ بوارە پسپۆری دەرونی بابەتەکە زیاتر باسەکەین و پرسێکی کراوە و گفتوگۆی زیاترمانە بێت. باڵێ گرمەگرمی هەورە بروسکە و بارانێکی زۆر بەخۆڕ ئەبیستم من حتمما ئەوانەی کە نزیک بن لەم چاردەورە حتمما گویان لێ ئەبێت و ڕۆژێکی خۆش و ڕۆژێکی بارانەوی جەوێکی زۆر خۆش دیارە و کەش و هەوایەکی زۆر من نازان باران بە کەش و هەوایەک ئەزانم کە هەرچەندە ساردیش بێ لەگەڵیشەیەک تۆز کەشەکە گەرمە یانیەوە نییە زۆر سارد بێ و خەمی دەنگی بارانیش هەمیشە خۆشە ئەڵێت دەرهێنەرەکەمان ئەڵێت باران ڕۆژی عاشقانە. سۆڤان دەستکەین بە کورتێک لەڵەکان فەرموو. سەرۆک بارزانی پێشوازی لە سەلاحەدین محەممەد بەهادین کرد. سەرۆک بارزانی و سەلاحەدین محەممەد بەهادینە مینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا تەحەدیەکانی بەردەم گەلی کوردستان و گۆڕانکاریە سیاسیەکانی ناوچەکە و پرۆسەی پێکهێنانی حکوومەتی عێراق تاوتێکران. سەرۆک بارزانی و سەلاحەدین محەممەد بەهادین جەختیان لە کاری هاوبەشی لایەنەکان و دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کردەوە. هاوکات یەکڕیزی نیشتیمانی و تەبایی سیاسی لە پرسە نیشتیمانیەکان بە پێویست زانرا. و مەسرور بارزانی لەگەڵ وەزیرانی دەرەوەی بەرگری ئیتالیا کۆبەوە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ وەزیرانی دەرەوە و بەرگری ئیتالیا کۆبەوە. لا کۆبوونەوەکاندا گفتوگۆی لەبارەی فراوانکردنی پەیوەندیەکانی نێوان هەولێر و ڕۆما بە تایبەت لە بواری بازرگانی و کشت و کاڵی کراوە. هەروەها دوایین پێشاتەکانی ناوچەکە و دۆخی عێراق تاوتێکران. لەلایەن خۆیەوە لۆجی دی مایۆ وەزیری دەرەوەی ئیتالیا ڕایگەاند وڵاتەکەی لە مەشق و ڕاهێنان با پێشبەرگا بەردەوام دەبێت. حکوومەتی هەرێمی کوردستان ڕێوەشێنەکان دژی کۆرۆنا دەگرێتە بەر و ئەمڕۆ بە بەشداری وەزارەتەکانی حکوومەت و ڕێکخراوی تەندروستی جیهانی و نوێنەری بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن کۆبوونەوەیەک لە ئەنجومەنی وەزیران لەبارەی هەماهەنگیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت. لا کۆبوونەوەکەدا چۆنێتی ڕێگری لا بڵاوبوونەوەی کۆرۆنا تاوتوێ دەکرێت. هاوکات نوێنەری دامەزراوەی کوردستان 24 بۆ توێژینەوە و ڕاگەیاندن بەشداری کۆبوونەوەکە دەکات. نووسینگەی ڕۆژنامەوانی کۆسرەت ڕەسوڵ ڕەتی دەکاتەوە ڕێکەوتنی نهێنی بۆ هەڵبژاردننی هاوسەرۆکانی یەکێتی کرابێت.
نووسینگەی ڕۆژنامەوانی کۆسرەت ڕەسوڵ سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندیەکانی یەکێتیە لە ڕاگەندراوێکدا بڵاوی کردەوە بە هیچ شێوەیەک ڕێکەوتنی نهێنی لە ژوورە تاریکەکان بۆ هەڵبژاردننی هاوسەرۆکانی یەکێتی نەکراوە. نووسینگەی کۆسرەت ڕەسوڵ ئاماژەی بەوەش کردووە ئایندەی یەکێتی پێویستی بە هەموو هەواڵان. و محەممەد تۆفیق عەلاوی داوا لە پەرلەمان دەکات دەنگ بە کابینەی بدات. محەممەد تۆفیق عەلاوی ڕاستپێردراو بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق پەیامێکی بڵاو کردەوە و ڕایگەاند. حکوومەتی نوێ دوور لە لایەنە سیاسەکان بۆ تەواوی عێراقیەکانە و داواشی لە پەرلەمان کرد ڕۆژی دووشەممەی داهاتوو بۆ دەنگدان بە کابینەی حکوومەت کۆبێتەوە. ڕاشیگەاند کار لەسەر جێبەجێکردنی داواکاری خۆپشاندەران دەکەن و لێکۆڵینەوە لە پێشێلکاریەکانی دژی خۆپشاندەران دەکرێت. وەزیری دەرەوەی تورکیا لەگەڵ شاندێکی ئەنەکەسا کۆبەوە. مەولود چاوشۆغڵۆ وەزیری دەرەوەی تورکیا لە تویتێکدا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردەوە لەگەڵ شاندی ئەنجومەنی نیشتیمانی کورد لە سووریا لە ئەنقەرە کۆبەتەوە و دۆخی ناوچە و ڕەوشی سووریایان تاوتێ کردووە. چاوشۆغڵۆ ئاماژەی بەوەش کرد ئەنقەرە پشتیوانی ڕۆڵی ئەنەکە لە نێو ئۆپۆزیسیۆنی سووریا و داهاتووی ئەو وڵاتە دەکات. بەهۆی کۆرۆنا دوو کەس لە ئێران گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی ئێران بڵاوی کردەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا دوو حاڵەتی گیان لەدەستدان لە شاری قۆم تۆمارکران. ئاماژەی بەوەش کرد ڕێوشۆنەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا تونتر دەکەن. هاوکات وەزارەتی تەندروستی ئێران تیمێکی پزیشکی تایبەت بە ئیدارەی نەخۆشیە گوازراوەکان ڕەوانەی شاری قۆم کرد. کورتێک لە هاوڵەکانمان پێشکەش کردن. کۆرۆنا گەیشتە ئێرانیش. بەڵێ دوێنێ دوو کەس لە ئێران بەهۆی نەخۆشی کۆرۆناوە گیانیان لەدەستا. بەڵام من نازانم تا چەندێک ئەوە ڕاستە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان دوێنێ شەو بینین کە دوو لە نەخۆشخانەکانی شاری قۆم چۆڵکران بۆ ئەوەی کە بۆ با بڵێن جێبەجێکردنی ئەو هەنگاوانەی کە دەبێت ڕێگری بکرێت لە بڵاوبوونەوەی کۆرۆنا لەو دوو نەخۆشخانەیە. هەر بۆ مەبەستەش کە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران حکوومەتی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی بەپەلە ئەنجامەدەن سەعاتدا کە زۆرێک لە وەزارەتە پەیوەندیدارەکان بەشدارە بن و هەروەها دەستگاکانی میدیا و نوێنەری دەستگای میدیای کوردستان 24ش بەشدارە بێ بۆی کە هەماهەنگیەکی تون دروستکەن بۆ بەرەنگاربوونەوە لەو ڤایرۆسە و هەروەها ڕێو شوێنەکان ئەجێندەی کۆبوونەوە کەش ئەوەیە کە بتوانن چکارێ بکەن بە تایبەت لە توندکردنی سنوورەکان و ڕێگریکردن لە ڤایرۆسەکە و چۆنەتی چارەسەرکردنیشی ئەمڕۆ کۆبوونەوە کە بۆ مەبەستە ئەنجامەدرێت. بەڵێ حتمما لە درێژەی هەواڵەکان و بڵتونەکانی هەواڵی کوردستان 24 زیاتر ئەو بابەتە باسی لێوەکرێت کە ناوڕۆکی کۆبوونەکە چی بووە و چۆن ڕوبەڕووی ئەو با بڵێن نەخۆشیە دەبنەوە کە ڕووی لە دراوسەیەکی زۆر نزیکی بەڵێ کوردستان. بەڵێ مەسرور باشزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردەوە پارچەی ئینجیلێکی دێرین کە لەلایەن داعشەوە سووتێنرا بوو پێشکەشی پاپا ڤانسیس پاپای ڤاتیکانی کرد. ئاماژەی بەوەش کردووە ئەمە گوزارش لە کوردستان دەکات کە بۆ داکۆکیکردن لە نەریتی لێبوردەیی نێوان ئاینەکان بەرامبەر ئەوانەی دەیانەوێت جیامان بکەنەوە چەند یەکگرتوین. It's a very old Bible that was burned by ISIS, and these are some of the pieces that were recovered by the Peshmergas that actually went and liberated the area from ISIS and put back the cross back on the church. This is what Kurdistan is about. Enemies try to destroy it, we try to protect it. Peshmerga. This is Zoroastrian. These are the temples of Yazidis.
This is the church, and this is the mosque. We have all these different faiths that are living in Kurdistan. Thank you very much. لە پاڵ ڕووداوەکانی ئەم دوایی کە لە ئێران ڕوویداوە کوشتنی قاسم سلەیمانی هەروەها ئەو خۆپشاندانانی کە 3 مانگ لەمەوبەر لە ناو ئێراندا بۆ هۆ ئێوەی کە کۆمەڵێک نزیکەی 1500 کەس لە خۆپشاندەران کوژران و کەوتنە خوارەوەی فڕۆکە ئۆکرانیەکە کا لەویشدا 176 کەس گیانیان لە دەستدا وە کۆمەڵێ تەنگەژەی تر کە ڕووی کردە ئێران لە دوای ئەوە ئێستا ئێران لە هەڵبژاردننی یانزەمین خولی پەرلەمانێتی ئێمە بۆ شرۆڤەکردنی زیاتری ئەو بابەتەوە چۆنێتی بەڕێوەچوونی ئەو بەڵا و ئەنجامەکانی چۆن دەبێت میوانداری زۆر هاوکارێکی زۆر ئازیزمان کردووە کاک ژیوار ڕسوڵی بەرپرسی دیسکی ڕۆژهەڵات لەگەڵمانە بێ گفتوگۆی زیاترەکەین فەرموو کاک ژیوار ئەم کاتتان باش بەخێر هاتی کاک ژیوار باشی زۆر سپاس فەرموو بەڵێ بەڵێ ماندوو نەبن بەخێراتی کاک خۆش بیست پاسان دەکەم ماندوو دەبن پاسان کاک ژیوار باسمان لەوە کرد کە ئەمڕۆ باس لەوە دەکرێت لە میدیاکان لە ڕاگەیاندنەکان کە سبەی هەڵبژاردننی 11هەمین خولی پەرلەمانی ئێرانە و چۆن سبەی ئەو هەڵبژاردنە بەڕێوە دەچێت بەڵێ ماندوو دەبنەوە کاتتان باش سبەینی 11هەمی خولی هەڵبژاردننی پەرلەمانی ئێرانە دیارە پەرلەمان لە ئێراندا مێژوویەکی زۆر دێرینی نییە ئەوەندی ئەو مێژوێشی کە هەیەی هەمیشە فڕی بووە لە تەنگ و چەڵەما و تا چووکە سیستمی سیاسی لە ئێراندا هەم لە سەردەمی کۆماری ئیسلامی ئێراندا هەم لە سەردەمی پێشتر لە سەردەمی پەهلەویدا هەم لە سەردەمی پێش پەهلەویدا لە قەجەرەکانیشدا پەرلەمان زۆرتر ڕۆڵێکی تەشریفاتی هەبووە بە شێوەیەک لە شێوەکان دەتوانم بڵم لە دوو قۆناغدا ڕۆڵی هەبووە سەردەمی مەشروتیەت لە نێوان قەجەر و پەهلەویەکاندا ئەو کاتیش هەرویستی ڕۆڵی خۆی بگێڕی بە تۆپ لێیاندا ینی بە تۆپ لە نوێشاردا لێیاندا دواتریش خولی یەکەمی دوای کۆماری ئیسلامی ئێران ینی ساڵی 1970 لە یەکەم خولدا کە هەڵبژاردنکرا دەتوانمە پەرلەمان فری پێوە دیار بوو چەپ و ڕاست و ئیسلامی و نائیسلامی پێوە دیار بوو بەس دوای ئەوی ئیتر هەموو یەک دەست کرا بە شێوەیەک لە شێوەکان دوایەکە دەستوری ئێران گۆڕانکاری بەسەردان ئەم پێشەکیەم لەبەرەوە بوو بڵێم کە بەگشتی پەرلەمان لە ئێران ئەو پەرلەمانە باوە نییە کە لە مێشکماندا ئێمە تەسەووری دەکەین کە لە سیستمێکی زۆر دموکراتدا ئێمە تەسەووری دەکەین کە لە ئەوروپا هەیە تەنانەت ڕەنگە لە کوردستانیشدا هەبێت چونکە ئەو کاندیدانەی بۆ نمونە زیاتر لە 17,000 کەس خۆیان کاندید کرد بوو بەڵام لەو 17,000 کەسە نزیکەی نیوەیان شیاویان پەسەند نەکراوە لەلای ئەنجومەنی پاراستنی دەستوراوە فیلترێکە کە شیاوی پەرلەمان کاندیدەکان دیاری دەکات ئێستا کێبەرکێ لە نێوان نزیکەی 14,000 کەس کاک ژیوار من بۆیە لێرە بە جەنابەت ئەم قسەیە قەتعەکەم ئەبڕم چونکە با بڵێین ڤیدیۆگرافیکێکمان ئامادەیە کە پێکەوە بینەری دەبین دوایە دەگەڕێنەوە باس لەوە ڕۆژی 21 ئەم مانگە 11مین خولی هەڵبژاردننی پەرلەمانی ئێران ئەنجام دەدرێت. پەرلەمانی ئێران لە 290 کورسی پێکدێ. ئەندامەکانیشی لە 208 بازنەدا بە دەنجی ڕاستەوخۆی خەڵکی ئەو ناوچانە هەڵدەبژێردرێن. لە سەرتاسەری ئێران 55 میلیۆن کەس مافی دەنگدانیان هەیە. ئەگەرچی لە ئێراندا بەگشتی حیزب ڕۆڵێکی لە پەرلەمان نییە و سیستمی پەرلەمانی ئێران حیزبی نییە، بەڵام لە ئاستی سیاسی ئێراندا دوولانی سەرەکی واتە بناژۆ خوازەکان و ریفۆرم خوازەکان ڕکابەری یەکتر دەکەن کە بەم شێوەیە بناژۆ خوازەکان بە لیستی ئەنجومەنی هاوپەیمانی شۆڕشی ئیسلامی کە لە 5 حیزب پێک دێت، ریفۆرم خوازەکان بە لیستی هاوپەیمانی بۆ ئێران کە لە 8 حیزب پێک دێت. بەپێی ئەو ئامارانەی وەزارەتی ناوخۆی ئێران بڵاوی کردوتەوە 16,145 کەس خۆیان بۆ نوێنەراتی پەرلەمان کاندید کردووە، بەڵام بەگشتی شایستەیی زیاتر لە 9,000 کەس لە کاندیدەکان ڕەتکراوەتەوە. زیاترین ئەو کاندیدانی شایستەییان پەسەند کراوە لە باڵی بناژۆخوازی نزیک لە ڕێبەری ئێران و
سوپای پاسدارانن و کەمترین ڕێژیان سەر بە باڵی ڕیفۆرم خوازەکانن کە نزیکن لە محەممەد خاتەمی سەرۆک کۆماری پێشووی ئێران. کاک ژیوار زیانیاری تیا بوو لەسەر ڤیدیۆگرافیەکە. ئەمە ئیش ئێمەی زۆر ئاسان کردەوە چونکە پێویست ناکەم زانیاریان بێگومان باشە بەپێی ئەو زانیاریانەوە وا دانراوە کە 5 کورسی هەبێ بۆ کرد و ئاشووریەکان. ئایا پێشبینێکرا هیچ کورسێک دانرابێ بۆ کورد یاخۆت لە پێنج پارێزگای ڕۆژهەڵاتی کوردستان ئەلدوڕستانی لام سنە کرماشان و ورمێ 773 کاندید هەن کە کێبڕکێ لەسەر 38 کورسی دەکەن کە بە شێوەیەک دەتوانێت سنە 6 کورسی هەیە ورمە 12 کورسی هەیە کرماشان 8 هەیە ئیلام ئەوزام 3 هەیە لوڕستانیش 9 هەیە ورمێش 12 هەیە ورمێش 12 هەیە کێبڕکێ لەسەر 38 واتە دەتوان بڵێن کوردەکان لە 5 پارێزگاکە 38 نوێنەریان هەیە بەڵام هەندێک کورد هەنەکە لە دەرەوەی جوگرافیای کوردستانن بۆ نمونە ئەو کوردانەی کە پەڕیوەتە تەبعید کراون بۆ خوڕاسان ئەوان نزیکەی ملیۆنە کوردی هەیە ئەوانیش بە شێوەیەک دووسێ نوێنەریش هەمیشە لەوێ دەچن بۆ پەرلەمان بەڵام ئەوەی کە هەڵبژاردننی ئەمجارە لە هەڵبژاردنەکانی پێشوو جیا دەکاتە ئەوەیە کە سارد و سریەک بە کەمپینەکانی هەڵبژاردنەوە دیارە ئەم ساڵ هۆکارەکەشی ئەوەیە کە هەم لە تاران کۆمەڵک حیزب بایکۆتیان کردووە ئەوە لە کوردستان سەرجەم حیزب سیاسیەکان لە ناوەندی هاوکاری حیزبەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا بایکۆتی هەڵبژاردنەکەیان کردووە هۆکارەکەش ئەوەیە کە بەشێکی ئەوەیە کە دۆخی ئابووری ئێران دۆخێکی زۆر خراپە و خەڵکدا ڕازیکردنی دەنگ دەربۆیە کە بچێتە سەر سندوقەکانی دەنگدان بۆ کاندیدەکان بۆتە کارێکی مەیلە و ئەستەم بەڕاستی ئەوە هەم لە کوردستانەوە هەیە هەمیش لە تارانەوە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دەبینرێ ئێمە لە ئەو پەکێجانێک کە لە کوردستانی 24ەوە لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بماندێت بە لێدوانی خەڵکەکەەوە دیارەکە ناومێدیەکیان پێوە دیارەکە چونکە ئەگەرچی ناتوانن بەحسی سیاسی ڕاشکا و باسکەن بە هەرگوێک خۆمان دەزانین لەوێ بە شێوەیەک سیستەمەکە جیاوازە بەڵام دۆخی ئابووری وای لێ کردووە کە خەڵکەکە هەم متمانەی بەو کاندیدا بەو پەرلەمانتارانە نەبێت کە پێشتر پەرلەمانتار بوونەوە ئێستا خۆیان کاندید کردووە هەش بە کۆی گشتی شیاوی پەرلەمانتارەکان هێندە کاندیدەکان هێندە ڕەتکراوەتەوە کە بەشێکی زۆران ئەوەی کە بژاردەی خۆی بوو لە نێو لیستەکاندا نییە بەڕاستی بۆیە چاوەڕێ دەکرێت هەڵبژاردنەکە لە هەڵبژاردنەکانی پێشتر سارد و سرتر بێ ئەگەر چی ئەنجومەنی پاراستنی دەستوریش خۆی هەستی بەوە کردووە لە دوێنێەوە خۆ ئامادەکاری بە لێدوانەکانیانەوە دیارەکە دوێنێ عەباس کەت خودایی گوتە بێژی ئەنجومەنی پاراستنی دەستور ڕایگەیاند کە ئەگەر ژێر 50% دەنگ بدەن دیموکراسیەکە دیموکراسیێکی کامڵە بۆ نمونەی فەڕەنسای دەهێناوە یان نمونەی ئەمریکای دەهێناوە ئەمە بە شێوەیەک لە شێوەکان دەتوانێت بڵام ڕاستە ینی لە ئەمریکاش هەمیشە چەند دەرسەد دەنگ دەدەن لە فەڕەنساش هەمیشە ژێر 50% دەنگ دەدەن لەسەر دەنگ دەدەن بەڵام ئەمە بە کۆماری ئیسلامی ئێران جیاوازە چونکە پێشتر هەمیشە لانی کەم ئەوەندە ڕادەگەێنرا کە 170 لە 100 دەنگیانداوە ڕێژێکی زۆریان ڕادەگەیان بەڵام ئێستا چونکە ڕوبەڕووی ئەوە بوونەتەوە خۆیان لە ڕاگەاندنەکان باس لەوە دەکەن وەک جەنابەت فەرمووت لە کاتێکا کە بناژ و خوازەکان دام و دەستگا باڵا دەستەکانیان بەدەستەوە بە تایبەتی ئەنجومەنی دەستوری ئێستا دەکرێت بڵین لەم هەڵبژاردنە کێبڕکەیە کە کێبڕکەیەکە لە نێوانیانە تەنیا لە نێوان ڕیفرام خوازەکان و بناژ و خوازەکان بەڕێوە چێ حتمما هەر بەم شێوەیە بەڵام ڕەوتی دیکەش هەبوون بۆ نمونە حەسەن ڕۆحانی کە خۆی بەگراوەندێکی بناژ و خوازی هەیە بەڵام دواتر لە هەڵبژاردنەکاندا چونکە ڕفر و خوازەکان هیچ بژاردەیەکیان نەبوو لە نێوان خۆیاندا دەبات لە بنێوان ئیبراهیم ڕەیسی و حەسەن ڕۆحانیدا یەکیان هەڵبژارد بە حەسەن ڕۆحانی هەڵبژارد و دەنگیان پێدا دەتوانم بڵێم ئەویش ڕەوتێکی بەنێوی ڕەوتی میانڕەوەکان یعنی محتەدلین ڕاگەیان کە لە نێوان ڕفڕخواز و بناژەخوازە کە ئەوان دەتوان بڵم باوکی معنەوی ئەو ڕەوتە کە ئێستا حەسەن ڕۆحانی سەرۆکایەتی دەکات بەڵام عەلی ئەکبەر هاشمی ڕەفسەنجانیە ئەو لەو لەژێر هەیمەنەی فکری ئەو دانا ئێستا کە کێبڕکێکە بە شێوەیەکە کە ڕفڕخوازەکان گلەی ئەوەیان هەبوو کە بەشی زۆری کاندیدەکانیان شیاویان پەسەند نەکراوە بەشی زۆری کاندیدی بناژەخوازەکان پەسەند کراوە و گلەی دیکەش ئەوەیە کە لە 44 بنکەی دەنگدا لە ئێراندا ینی کێبڕکێک بوونی نییە و حەسەن ڕۆحانی بخۆی ڕاگەیان چونکە هەرچی کاندید ماوە بناژەخوازە واتە بناژەخوازەکان لە نێو خۆیاندا کێبڕکێ دەکەن لەگەڵ ئەوەش کێبڕکەی سەرەکی ئەمساڵ
تارانە و هەمویان گرێ و لەسەر تاران دەکەن بە شێوەی سنەتی تاران هەمیشەی ڕفڕ خوازەکان بنی کۆی کورسەکان ئەوان بووە بەڵام ئەم جارە جیاوازە چونکە کە خەڵک کەم چێ دەنگ بدات بێگومان ئەو ناڕازیانەکە دەگدەدەن کە باگراوەندێکی ڕفڕخوازیان هەیە کە حتمما بەو شێوەیە بناژەخوازەکە قازانجی تیاک باشە لە کاتێکە کە پارتەکانی ڕۆژهەڵاتیش بایکۆتیان کردومە چ کاریگەریەکی بێ لەسەر هەڵبژاردننی پەرلەمان بێگومان ئێمە دەبێت چاوەڕێەوە بکەین کە سپین دەرەنجامەکان چۆن دەبێت هەمیشە زای چۆنە دۆخی ڕۆژهەڵاتی کوردستان جیاوازە دەگەڵ کۆی هەموو ئێرانە بۆ نمونە لە ورمێ خەڵک بە پاساوێکی دیکە هاان دەدرێت بچێتە سەر دەنگدان چونکە فشارێکی فرەنەتەوەیە و پێی خۆشە بەڵگەمەند بیسەلمێنە کە ئەوێش کوردی هەیە بۆی پێی خۆشە نوێنەری کورد بنێرێ بۆ نمونە لە نەغەدە و شنەوە ئەویش چونکە فرە پێکاتەیە خەڵک بە پاساوێکی دیکە هاان دەدرێت بچێت دەنگ بدات لە ئیلام بە شێوێک لە شێوەکان چونکە کۆمەڵێک هۆز هەنا ینی ناکۆکی هۆزەکان کاریگەریەکی زۆر دیاری نابێت بچن بەڵام بەگشتی هەر کاتێکی کە پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەیەکەوە بایکۆتی هەڵبژاردنیان کردووە حتمما ڕێژەی دەنگدان زۆر دابەزیوە بۆیە ئەم جارە چاوەڕێ دەکرێت بە تایبەت لە مکریان و لە سنە ڕێژەی دەنگدان بە تایبەت لە سنە زۆر زۆر دابەزێ ئەو راپۆرتانی کە بۆیە مەژدێنە و لێ دوانانەش دێن لە سنە هەم خەڵکێکی حەڕوکتری هەیە هەمیش چۆن بڵێم لەو 4 ساڵی ڕابردوودا ناڕازیترن و هەمیش بەڕاستی کاندیدێکی ئەو تۆ نییە کە دڵی پێخۆشکن بتوانێت دەنگی پێ بدەن کاندیدی سەرەکیان هەر پەرلەمانتاری پێشی خولەکەیە فەرشادان کە پێم وایە خەڵکەکە زۆر لێ ڕازی نییە بەڵێ وەک ئێستا کە باسمان لێوە کرد ئەو پرسیارە ماوتمان ئەنجامەکە دیار نییە بەڵام لە دوای 8 ساڵەوە ئەمە یەکەمین نوێژی هەینیە کە سەرۆکۆماری ئێران لە دوای 8 ساڵ دێت بۆ وتاری نوێژی هەینی وە لەوێ بەڵێ خامنەی ڕێبەری ئێران دێت بۆەوەی کە لەوێ و ڕاستەخۆ ئەڵێ من گەرنتی ئەوە ئەدەم کە ئەم هەڵبژاردنێکی باش ئەبێت بەو شێوەیە وەسپێت ئەمە تا چەندێک کاریگەری ئەبێت پرسیارێکی بەجێیە زانی سۆڤان لە ئێران ئەم 4 ساڵی دابردوو 4 ساڵێکی زۆر تااقەت پرۆکێن و دژوار بۆ بۆیان لە ڕووی ئابوووریەوە ئێران لە دۆخێکی یەکجار خراپی ئابووریدایە ینی بە شێوێک لە شێوەکان وڵاتێکە ڕۆژانە نزیکەی 2 ملیۆن و 500,000 بەرمیلی دەنار دەفرۆش ئێستا کەمتر لە 250 بۆ 300,000 بەرمیل دەفرۆشی ئەوەندەش کە دەیفرۆشێ لە بڕی قرزە بەڕاستی لای کۆمپانیا چینیەکان بەشێکی زۆر بەهای من زۆر دابەزی و ڕێژەی بێکاری زۆر بەرز بووتەوە هەمووشی دەرەنجامەکانی یعنی دەتوانین بەشی زۆری گەمارۆکانی ئەمریکای بەسەر ئێراندا لە نێو ئێراندا دوو ڕوتی توند هەنا هەندێک پیادان هەوێ دەگەڵ ئەمریکا دابنیشن هەندێکیان کە نزیکن لە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران بە هەموو شێوەیەک دژی دانیشتن لەگەڵ ئێرانن ئەمریکا دوای ئەو شۆکەی کە کوشتنی قاسم سلێمانی وای لێکرد بە شێوەیەک لە شێوەکان ئەو هەیمەنە کە ئێران لە ناوچەدا تەسەوەری دەکرد کە هەیەی کە لە ڕاستیشدا ئێران هێزێکی ناوچەی یا بە شێوەیە کەوتە ژێر پرسیارەوە چونکە وڵامەکەی ئەو وڵامدانەوەی هێرشەکەی کوشتنی قاسم سلێمانی ئەو وڵامە نەبوو کە خەڵکێک چاوەڕێی دەکرد کە بیبێت بەگشتی بووە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران قەلەقەلەوەی کە خەڵک نەچێت دەنگ بدات و یان بڕێژێکی کەمەوە بچێتە دەنگدان بۆیە تەنانەت ئەم کە باگراوەندێکی صرف ئاینی هەیە هەر لەو قسانەدا وتی کە ئەگەر باوەڕشتان بە کۆماری ئیسلامی ئێران نییە ئەگەر باوەڕشتان بە ئێمە نیە لەبەر ئێران چوون دەنگ بدەن ینی شتەکەی زۆرتر ملی کرد بۆ ئەوەی کە خەڵک بچێت دەنگدا ئەمە دەرخەری ئەوەیە کە لە ڕاستیدا خۆشیان دەزانن کە خەڵک لە دووڕیانێکی لە دوو دڵێکی قورسدایە بۆ سبەی لێ ئەگەر چی دیسان دەیڵێمەوە خەڵک بچێ یان نەچێت لە کۆماری ئیسلامی ئێران بۆ دەنگدان وەکسۆ کۆمارینە پارلەمان دەسەڵاتێکی ئەو تۆ نیە مەسەڵەن ئەگەر پرسیاری ئەوم لەکەم پارلەمان لە ئێراندا چ دەسەڵاتێکی هەیە یەکەمەوەی کە لە ئێران پارلەمان سەرۆک وەزیر یان سەرۆکۆمار دیاری ناکە یعنی سەرۆکۆمار خۆی وڵامدەر لە پەرلەمانی کوردستان نابینێت پەرلەمانی ئێران نابینێت چونکە خەڵک دابینی دەکات تەنیا دەتوان بڵم بودجەیەک هەیە بەس دەسەڵاتی خۆجێیان هەیە پەرلەمانتاران چونکە لەسەر و ئەوانەوە زۆر دەسەڵاتی دیکە هەنا ئەوە سەرۆکۆمارە ئەوە ڕێبەرە ئەوان جمەلی پاراستنی دەستورە ئەوان جمەلی دیاریکردنی بەرژەوەندەکانی ئێرانە ئەوە بۆیە پەرلەمان ئەو دەسەڵات و هێنەی نییە کە کارەکانی ئەوە ئەم دوو ڕۆژە زۆر شڕ ئەبێتەوە بێگومان بینەرانی چاوەڕێی زانیاری زیاترەکەن لە ئێوە وەکو دیسکی ڕۆژهەڵات دەستان خۆش زۆر سپاس بۆ گفتوگۆتان زۆر بەخێر هات سپاس
بەڵێ هەروەک باسمان لەوە کرد کە ئەمڕۆ لە پێناو ڕێگری لە بڵاوبوونەوەی چۆنەتی هەماهەنگیکردن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا با بڵێن وەزارەت یاخود بەشداری وەزارەتەکانی حکوومەت و ڕێکخراوی تەندروستی جیهانی و نوێنەری بەشێک لە دەستگاکانی ڕاگەیاندن کۆبوونەوەیەک لە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بەڕێوە دەچێت لە کۆبوونەوەکەدا چۆنێتی ڕێگری لە بڵاوبوونەوەی کۆرۆنا و هەماهەنگیکردن دژی ئەو ڤایرۆسا تاوتوێ دەکرێت هاوکات نوێنەری دامەزراوەی کوردستان 24 بۆ توێژینەوە و ڕاگەیاندن بەشداری کۆبوونەوەکە دەکات لەلایەکی دیکەوە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردوتەوە بۆ ڕێگری لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە فڕۆکەخانە و دەروازە سنووریەکان ڕێکاریان گرتۆتە بەر و ئاماژەی بەوەش کردووە تا ئێستا هیچ حاڵەتێکی توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە. مەسرور بارزانی وێنەی پێشمەرگەکانی لە کاتی دانانی خاچی کریسیانەکان لەسەر کڵێسایەک لە بەشێک لە باشیک پێشکەش بە پاپای ڤاتیکان کرد. نزار کامیل ئەفسەری لە زێرەڤانی باز لە چیرۆکی کاتی دانانی خاچی کریسیانەکان لەسەر کڵێسایەک لە باشیک دەکات و دەڵێت پێشمەرگە سەلماندی پارێزەری هەموو پێکهاتەکانە. لەگەڵ ئەم پێشمەرگەیە باز لەو کاتە دەکەین کە بیرۆکەی دانانی هەمای خاچیان لەسەر یەکێک لە کڵێسای کریسیانەکان لە باشیک دانا ئەو کات لەلایەن پێشمەرگەوە لە ژێردەستی داعش ئازاد کرا. نزار میکایل ئەفسەر لە سوپای زێرەڤانی دەڵێ ئەو کارەی ئێمە بۆ جیهانی سەلمان پێشمەرگە پارێزەری پێکاتەکانە و دەشڵێت بڕیارماندا بوو یەکەم هەنگاومان لە باشی گەڕانەوەی شکۆ بێت بۆ کریسیانەکان. که باشیک آزاد بگیرید طبعا زور کنیسه رو ببین او کنیسه همه کد بینه جر کنترل داعش و همه خرابکاری تدا کرد یک لآماج سرکی اوه بین که هر بگین اوه به قهرمانیت پیشمرگی وس کنیسه هیبت و شکوی و ببگرین نوا و الحمدلله قهرمانیت پیشمرگی هم وقتی باشیک هم داخل بین یکم تشتی کمکی هم چون ما افسلی بل سر کنیسه دانا کاتێک باشی کۆنتڕۆڵ کرا هێشتا شارەکە پاک نەکرابوویەوە بە بڕیاری پێشتری داعش سەرجەم هێماکانی کریسیانەکان لەسەر کڵێسا و شوێنە ئاینیەکان لادرابوون. خودی کڵێساکەش بۆمبڕێژ کرابوو. پێشمەرگە دوای دانانی هێماکە یەکەم زەنگی لەسەر کەنیسەکە لێدا و ئەم فەرماندەیە باز لە هەوڵەکانی پێشمەرگە بۆ پاراستنی پێکاتەکان دەکات لە کاتی شەڕی داعش و لە دوای داعش. ئێمە گرنگیمان بەوەدا کە بتوانین کارێک بکەین بە ناوی هێزی پێشمەرگەوە بتوانین ئیسپاتکەین بۆ هەموو دنیا کە ئێمە بەرژەوەندیە باڵاکانی هەموو پێکاتەکان پێکەوە دەپارێزین ئەوە بۆ لە ڕزگارکردنی باشیک ئێمە توانیمان یەکەم کەس وەکو هێزی پێشمەرگە بچینە ناو کەنیسەی باشیک و سەلیبەکەی کەنیسە کە پێشتر لەدان داعشەوە تێک درا بوو نوێژەم بکەینەوە دابنینەوە و خۆشحاڵ بووین کە یەکەم زەنگی کەنیسەش بەرخۆم کرد و من خۆشحاڵم کە بە ناوی هەموو هێزی پێشمەرگە توانیمان ئەم کارە بکەین. قارەمانیەکانی پێشمەرگە بۆ پاراستنی پێکاتەکان و ڕزگارکردنی ناوچەکانیان لە ناوەندە نێودەوڵەتەکان دەنگدانەوەی هەبووە و بۆجێی شانازی کۆمەڵگەی نێودەوڵەتی. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش لە کاتی کۆبوونەوەی لەگەڵ پاپای ڤاتیکان و ئەو دیمەنوێنانەی پێشکەشی پاپا کرد کە پێشمەرگە بۆ پاراستنی پێکاتەکان لە شەڕی داعش ئەنجامیاندا. ئەم دیمەنانەش کە پێشکەشی بەشێکی زۆری بەرپرسانی وڵاتان کراوە. خوشمان ساڵح کوردستان 24 هەولێر. بەڵێ بێگومان پێشمەرگە تەنها پارێزەری ئەمن و ئاسایشی تەنها کورد نییە بەڵکو پێشمەرگە هێزێکە کە هەموو پێکاتەکان بە یەک چاولیەکات و باشیکیش یەکێک بوو لەو ناوچانەی کە زیانێکی زۆری بەرکەوت لە هێرشەکانی داعش و بۆیە ئەمە هەڵوێستێکی زۆر جوانە کە لە کەنیسەکان خاچەکان دادەنرێتەوە لەلایەن هێزی پێشمەرگە. لە بێگومان پێکەوە ژیانی جوانترین یەکێکە لە جوانترین سنبولەکانی هەرێمی کوردستان کە پێناسێتەوە.
بەڵێ وەکو لە سەرەتاوە باسم کرد دوو تەوەرمان هەبوو تەوەرێکی دیکە سەبارەت بە چۆنێتی خۆپاراستنی ئافرەتان لە هەڕەشەکان لە شوێنی کارکردن لە زۆرینەی وڵاتانی جیهان تەنانەت لە وڵاتانەی کە ساڵانە پلەی یەکەم لە دیموکراسی و ئازادی و ڕادەڕبڕین بەدەستێنن ئافرەتان ڕوبەڕووی هەڕەشە و گێچەڵ ئەبنەوە بە تایبەت ئەو ئافرەتانی کارەکەن لە شوێنی کارکردنیان کە تووشی ئەو حاڵەتانە بنەوە لەگەڵ ئەوەشا بەردەوام ڕێکخراوەکان کار و چالاکی لە پێناو نەهێشتنی ئەو دیاردەیە ئەنجامێن بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەم پرسە میوانداری میدیا عەبدوڕەحمان ڕاهێنەری دەرونیمان کردووە کە پسپۆرە لە بواری ئارامکردنەوەی فشارە دەرونیەکان بەخێرهاتنێکی بەناستێدیۆ خێراتی خاتوو میدیا ڕۆژ باش ڕۆژێکی باش پێگومان هەمیشە وزە بەخشیت ڕۆژێکی باش هەبێت بابەتەکە ئەمڕۆ گرنگە بە تایبەت بۆ خانمان لە شتێک چاکەمەوە لە بەرۆی ناو میدیا عەبدولخالقە دکتۆرەی پسپۆری دەرونیم لە زانکۆی سەلاحەدین گوتت میدیا عەبدوڕەحمان لەبەر خاتری بابم زۆر سپاس دەکەم مامۆستا پێمان بڵێ ئایا ئەو ژنانە یعنی چۆنێتی خۆپاراستنی ئافرەتان چۆنە بێ لە کاتێکا کە لە شوێنی کارەکان هەڕەشیان لێکرێت بێگومان هیچ ئافرەتێک نییە حتا ئەگەر لە ماڵی شەو بوو بێ لە شوێنی کارەکەی بوو بێ دووچاری ئەو گێچەڵانە نەبوو بێتەوە تاوان گێچەڵکردن و هەڕەشەکردن جۆری هەیە کۆمەڵک جۆری هەیە بەڵام پێشتر با پێناسەی گێچەڵکردن کێ مڵەن گێچەڵکردن چییە هەراسمنت چییە طبعاً هەراسمنت بە پێی پێناسەکانی کە دەکرێتن هەراسمنت یاخود گێچەڵکردن بە شێوەیەکی گشتی ڕەفتارێکی ناڕەحەت و نامورتاحیە یان قبول نەکراوە بەرامبەر بە کەسێکیان بە تاکێک دەکرێتن احتیمالە ناوەڕۆکێکەی سێکسی بیتن بەڵام تووشی ئەو کەسەی تووشی مەترسی و تووشی هەژەند و تووشی حاڵەتی تۆقین دەکاتن ئەو بە تایبەتی ئەگەر ئەو کەسایی کە گێتەڵ دەکاتن ئەوەی بەرامبەری بەنێتیر سیر بکە نەک وەکو ئینسانێک سەیری بکە بەنێتیرێک سەیری بکە و بیەوێ ئەزیەتی بدا و ئازاری بدا طبعاً ئەوەش ڕنگدانەوەی زۆر بە زۆر لایەن ڕنگدانەوەی ناخۆشی هەیە و نێگەتیڤی هەیە لەسەر هەموو ئەوانەی کە تووشی هەراسمنت دەبن بە تایبەتی ئافرەت بە تایبەتی ئافرەت بە پێی ینی ماپ هەراسمنت کە لە ویلایەتی متحیدە ئامار کراوە 99.3 لە ئافرەتان تووشی هەراسمنت و تووشی گێچەڵی بووینەوە زۆر جارێمەوە هەستەکەین کە لە وڵاتانەی کە بەرکەوتنی ژن و پیا و حرامە یان کەمترە لەوێ زیاترە بێ بەڵام ئەمریکا لە کاتێکا باسی دیموکراسیت ئەوواکە ئەو ڕێژە زۆرەی هەیە بۆ ئاخیری فیلمێکی ئەمریکی نۆمینەیت بوو بۆ ئۆسکار کە ڕیاڵەتی بوو ینی بەڕاستی ڕوویدا بوو حادیسەکە ئەویش لە دام و دەستگا فۆکس نیوز بوو کە گەورەترین دام و دەستگای ئەعلامە نیوزە لە ئەمریکا و بەرامبەر بەچی گەورەترین بەڕێوەبەرەکەیان کە هەراسمنتی زۆرینەی ئافرەتەکانی کردبوو و دوایە پانش کرا و ئافرەتەکان بەرەوی ڕاوەستان بەڵام بەڵێ دکتۆرە گێچەڵکردن هیچ دەستەکەمێکی لە ئەتوانین بڵێن دەستدرێژی سێکسی نییە هەر گێچەڵکردنیش ئەچێتە ئەو قاڵبەوە و چونکە بابەتێکی هەستیارە هەموو کەس باسی لێوە ناکات ئەمانە بزانین ئەو هەڕەشە و مەترسیانە چین کە ئافرەت ڕوبەڕووی دەبێتەوە لە یعنی ئێستامە باسی خۆپاراستنەکەمان نەکرد کە ئافرەت ئەو ماف و ئەرکانەتیە کە دەبی بیزانێ لە شوێنی کاریدا خاصەن ئافرەت ئێستا زیاتر دەچێتە ینی کار زۆرینەی ئافرەتەکانمان تەژێر دەکەین بۆ کار بەڵامەوە دەکەی دەبینی پاش چەند دەمێک کارەکەی بەجێ دەڵی کەس نازانی هۆکارەکەی چییە بەڵام یەک لەو شتە ئەو هۆکارانەی کە والێ دەکە ئافرەت شوێنەکە بەجێ بێڵیتن ئەوەیە کە هەراسمنت کراوە بەڵام خۆی بپارێزیلەوە یەکەم شت دەڵێ زانایان دەڵێن سیاسەتی لێنەبوردن لەو بابەتە یعنی دەبی کەیسەکە بتورکێتن کەیسەکە بتورکێ و لێ نەبوردن سیاسەتی التیزامکردن پابەتبوون بە لێ نەبوردەیی لەو کەیسە کەسەکە ڕاستە و خۆ بەرامبەر هەراسمنتەکە یان ئەو کەسەی کە گێچەڵی پێدەکاتن دەبی ڕاستە و خۆ ئەوەی بکە ڕایگیری و بڵێ ستۆ بەڵێ مش مەبەستمان مەترسیەکان چی نەک ئێستا پێشەوەی بچینەوە ئەوەی کە چۆن خۆی بپارێزێت مەترسی بۆ سەر ژنان چییە؟ یەک مەترسی لە دەستدانی ئیشەکەی تەمانەوە گرنگترین شتە کە ئافرەتەکە ئەوەندا ئەو ئیشەی بە حەز و ئارەزووەک و بە کۆمەڵێک شت لە دەستدانی ئیشەکەی دووەم کە
کە هەموو ئافرەتەکان ینی پێکەوە دەڵێن ئابرۆچوونە و تەشیر پێکردنە ینی هەتا لە ئەمریکای ئەو ئافرەتانەی کە پاش 10 ساڵ شکاتیان لە ڕۆجەر کرد کە بەڕێوبەری ئەوەی بەرەوبەری دەستگای فۆکس نیوز بوو گوتیە من 10 ساڵ خۆم کرد بەس لە بەرەوەی نەبمە ستۆری لەسەر بنیش سەردەمی هەموو خەڵک نەبمە ستۆریەک و تەشیر پێ بکەم هەر دەبی بۆستی دەبی یەکەم کەسێک بۆستی یان ئافرەتێک هەستیتەوە بڵێ نا ئابرۆچوونە یەکەم لی دەترسێ زۆر لە دەستدانی ئیشکردن لە دەستدانی ئیشەکەیتی طبعا ئەوە سێمش زۆر جار خزم و کەس و کارەکەی وای لێ دەکا بێتەکەمە بێدەنگ بە دەم کوت بە نابی ئابرۆمان دەچی دەبێتە پەڵا دەبێتە لەکە لەسەر دەم و چاومان هەتایە یانیش هاوسەرەکەی دڵای گەر ئەو شتەی بتورکێنی تا من دیادمەوە لەگەڵت ناژیم ینی کەسەکانی کە نێزیکن کە پلەی یەکن لە ژیانی ئەو کەسە پرۆتێکتی ناکەن پشتی ناگرن ناتوانانی بیتورکێنی و دەترسێ و خۆی بێدەنگ دەکا بەڵێ باشە دکتۆر ئەمە کاریگەری هەبووە لەسەرەوەی ئافرەتان کەمتر کار بکەن یان ببێتە هۆیەوەی کە گەچەڵەکان زیاتر بێ ئافرەتان بکشێنەوە لە کارکردن هێزی کار کەمتر بێتەوە لە ڕاست دەکەیت یعنی هێزی کار زۆر جار کەمتر دەبی لەبەرەوەی خاصن نەو شوێنانەی کە پێویستی بە ئافرەتە و ئافرەتەکان خۆیان لێ دەچێشنەوە دەڵێنەوە ئیشی ئافرەت نییە لەبەرەوەی دیسان دێمەوە دەڵێن لەبەرەوەی ئیشی ئافرەت نییە یانیش هەندێک شوێن هەیە پێویستی بە ئافرەتە ئافرەتەکە خۆی لێ دەکشێنەوە لەبەرەوەی حاڵەتە دەرونیەکەی ئافرەتەکە تحملی شوێنەکە ناکات یعنی حاڵەتی دەرونی و باری دەرونی ئافرەت بە تەواوی تێک دەسی پاش گێچەڵکردن بەڵێ کەواتە دەبێت ڕێکخراوەکان ڕۆڵێکیان هەبێت ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەبێت ڕۆڵێکی باش لە وشیارکردنەوە بگێڕن وا لە کەمکردنەوەی حاڵەتی گێچەڵکردن بە ئافرەتان چۆن ئەتوانن ڕێکخراوەکان ئەو ڕۆڵە بگێڕن طبعا ڕێکخراوەکان ڕێکخراوە مەدەنیەکان و ئەوانە دەبی پاڵپش بن دەبی یەک ڕێکخراو مەدەنیەکان لەسەر ئەسا ینی چەند کارمەندیان هەیە ئەو کارمەندانە یەکەمیان لایەنی قانونی و سیاسی دووەم پاڵپشتی یاسا و حەق و ماف و ئەوەکانی کەسەکە بپارێزن دووەم لایەنی دەرونی ئافرەتەکە ئەگەریش ئافرەتە گەیش بە دەرەجەی زەرمەندی جستەیی دەبی ئەکیید پسپۆرانی فیزیشکی یعنی پزیشکی جستەیی ئەوان زوو تەداخل بکەن لە بۆی سەحەتی جستەیی ئافرەتەکە مهمە سێمین لایەنی دەرونی ئەکیید مستەشارێکی دەرونیان ڕاوشکارێکی دەرونیان هەیە ڕاوشکارێکی کۆمەڵایەتیشیان دەبی هەبیتن بۆ پاڵپشتکردن لەگەر بەرانبوونەوە بەرامبەر کۆمەلگایەکەش پاش دووچاریکردن هەرچەنە کاتێما بەڵام پێم خۆشە بە کورتی ئەومان پێ بڵێ پەیامی تۆ چیە بۆ هەموو ئافرەتان بەگشتی و بە تایبەت ئافرەتانی میدیاکار چۆن بتوانن ئەوەندە بەهێز بن و پەرژینێکی وا دروستکەن کە ئەگەر دووچاری بوونەوە یاخود ئەگەر دووچاری ببنەوە چی بکەن چۆن بوەستنەوە تەوان خۆپاراستنی خۆت لە شوێنی ئیشەکە مهمترین شت ئەو عقدەی کە دەیکەی لەگەر ئەو دام و دەستگای و لەو شوێنەی دەیکەی هەموو بەندەکانت خوێن بیتەوە پێشی تەوقعەکەی نەک ناچار لەبەرەوەی ئیشم دەوێت تەوقعیت بکەم حق و ینی ئەرک و مافەکانی خۆت بە تەواوی بزانی ئەو بەندەی کە یارمەتی تو دەداتن لە کاتی دووچار بوونەوە بەگەی چاڵکردن هەیە یان نییە ئەوە زۆر مهمە لەبەرەوەی ئەگەر لاسەمە حەڵا تووشی دووچاری گێتەڵی سەکسیبی بزانی ئەتو لەژێر سبەندێک بتوانانی داوای حەقی خۆت بکەیت دووەمکردن پاڵپشت لە خۆت ببینیەوە لە شوێنەکە یعنی ئەو کەسانەی کە لە دەور و پشتن پاڵپشتی یەک بن نەک لەبەرەوەی وەڵا وادی پێداوی کە ئەتو بچێ شوێنی وی ئەتو پاڵپشتی ئەو ئافرەتە نەکەی کە تو دووچاری گێتەڵی سەکسی بووە تەمانە ئەوە سێمیش ینی دەورات ببیندرێ لە ئەو شوێنانەی مەشق بکرێن ئەو مۆزەڵات فعلەن بۆ ئەو کارمەندانە لەسەر بزانن کە ئافرەت و پیاو هاوسەنگن حق و حقوقیان هاوسەنگە مادەم وەکو تو زەمیلی ئیشتە و دەتوانی وەکو تو ئیش بکە و ئەو هەر ساعتێ تو ئیش دەکەی ئەویش دەتوانی ئیش بکە حق و حقوقی خۆی هەیە و دەبی بیپارێزی زۆر سپاس سپاس بۆ زانیاریەکانە بەڵێ ئەمڕۆ چونکە ئێمە ستۆدیۆکەمان با بڵین لە ناو باخچەی کوردستان 24 و دەستگای میدیای کوردستان 24 زۆر گۆم لە دەنگی بارانێکی بەخۆڕە هەر بۆیەش دەمانەوێت بزانین کەش و هەوا لە شارەکانی دیکەی کوردستان چۆنە
پێکەوە بینەری کەش و هەوا دەبین. هێدی دەڵێت زۆر کەس هەیە لە دنیاە کەیفی لەگەڵ شێت هەرنایە ببینێ بێزی لێی هەڵدەستێ دوورا و دوور لێی ڕادەوەستێ ڕاستە شێت بێ ئەنوایە بەڵام من خۆم لەلام وایە شێتی نەک زەرەر نییە بەڵکو لە شێتی خۆشتر هەر نییە هەمەگیان خاوەن پێداویستێکی تایبەتە لە سلێمانی بەهۆی قسە خۆشەکانیەوە ڕۆژانە دوکاندارەکان بە تاسەوە چاوەڕێی حەماکەن لە گوزەرەکەیان کاتێکە دەرەکەوێت چاوەڕێیەکەن بێت و قسەی خۆشیان بۆ بکە ئێستا کوخێک بۆ حەمەدانراوە و پارێزگاری سلێمانیش لە ڕێگەی کوردستان 24ەوە پشتیوانی بۆ ئەو کەسانە دووپات دەکاتەوە کە پێویستیان بە هاوکاریە. خۆی شیک پۆش کردووە. هاتووەتە لای پارێزگاری سلێمانی. ئەوەیە خانووەکەم ئەوەیە دوو کاری هەیە. ئەوەیە لێ تیشەوەم چتۆ ئەوێ ها سێتی هەجی خۆ کەمینەکەم کراوەتەوە یەکێکیان سوپاسکردنە لە پای ڕێگەدان بەدانانی کوخا بچکۆلانە نوێیەکەی دەگەکە کراوەتەوە تاوای در کوخەکەی زۆر بەدڵە و بەردەوام وەسفی بۆ پارێزگار دەکات. قایمەیتەوە تەختێ ساکی مۆسان ڕای چیەڵی بۆ مەکریژی کاری دۆمی حەمەگیان یەک دنیا داواکاری بچووک بچووک بوو بەڵام لە کەمترین کات هەمویانی بەدەستێنە. کاک فەریدون هات ئەو دۆستانەی سەعاتاکۆیی هاتن بازرگان و دوکانار و پیشەوەرەکان وتیان ئێمامانەیە ژوورێ خانوویەکی باش بکەین بۆ کاکە حەمە لای بەری دەکۆنەکە. کاکە حەمەتۆیەکێکی لە پیاوە جوانەکانی سلێمانی بووی بە بەشێک لە یادگاری و یادەوەریەکانی خەڵکی سلێمانی. هەمیشە دانیشتەکان گەرم و گوڕن کاتێک حەمەی تێدا بێت. ئەڕوندەی بە جەماوەری بجەمان نایتەوە بە قسە خۆشەکانی خەندەی خستوەتە سەر لێوی دوکاندارەکان.
گۆرانی نازانێ گۆرانی نازانێ ڕزگار و هاوڕێکانی هاودەمی ڕۆژانەین خزمەتی دەکەن و ئەویش دڵخۆشیان پێدەبەخشێت. دوکاندار نییە چاوەڕوانی حەمە نەکات چونکە حەمە بەڕاستی بووە بە بەشێ لە ژیانی ئێمە ڕۆژێ حەمە نەبینین ینی زۆر قورسە بۆمان یەکێ لەو شتانی کە حەمە زۆر حەزیلێتی ڕادوێیە بەردەوام ئەبێ ڕادوێکی پێبێ کوخە نوێیەکەیەتی هەموو شەوێک میوانی هەیە تا غەمبار نەبێت تا بتوانێ گۆرانی دڵێ تۆ منە لە کێ زانم ئێمە ئێمە جوانی دڵپاکی نازانی بۆچی خەتای من چییە دەڕاگونا حەمنیە بەڵەوە من زۆر لە مەڕ دەترسێت دەبابەمە شکان مەڕخوا ڕێزەکەی جوان دایخە باشە شەوانە دایخە باشە مەڕێشدەیە کە چۆ ژوورەوە لە ترسی ئەو ئاژەڵە نایەتە دەرەوە. دیار جەمال کوردستان 24 سلێمانی. بەڵێ بە بینینی ئەم دیمەنانە من هەر ئەوەنە ئەڵێم کە ئەمانەی کە بەم شێوەیە حاڵەتی دەرونیان لەم شێوەیە بەڕاستی کەسانێکی ناخپاکن و ئەوەی کە دێڵێن لە قوڵایی دڵیانەوە دەرەچێت و هیچ باڵێن کەڤەرێک بە قسەکانیانەوە ئەوەی ئێڵن هەمووی قسەی دڵی خۆیانە. سۆڤان ڕاستە زۆر جار زۆر لە کەسەکان یاخود دووچاری دۆخێکە بینەوە ئاواتەخوازی ینی دۆخی ئەوانین بەڕاستی ینی بۆی ئەوان ئێستا لە بارودۆخێکی زۆر سادا و زۆر فرێژان کە ئەوەنە وەکو بیرکردنەوەیکی زۆر قوڵیانە بگرە بوونەتە جێی خۆشحاڵی بۆ دەوروبەرەکەشیان بە تایبەت هەمە من کە سەرەتا بینیم هەر نەمناسی و ئەوەنە جوان خۆی گۆڕی بۆەوەنە خۆش بوو بە تایبەت لە سلێمانیش کە خەڵک زۆربەی ئەیناسێ و بۆتە جێی خۆشحاڵی ئەو کەسانی کە لەگەڵیان هەمیشە بە قسە خۆشەکانی هەمیشە بە وتەکانی دڵی دەوروبەرەکەشی خۆشەکات ئەنی گونا حەبوانە بوو پێش شێز بگرێت لەوانەیە هەندێک نەخۆشی دەرونی هەبێ بەڵام هەرگیزوانە ناخیان زۆر پاکە. ساڵانە لە وەرزی زستان هەزاران باڵندە لە وڵاتانی ئەوروپاوە بەرەو ئەفریقا کۆچی وەرزی دەکەن. شارۆچکەی ئەسوان لە میسر یەکێکە لە وێزگە و مەنزڵی ئەو باڵندانە. بۆ بینین و وێنەگرتنی دیمەنی ناوازەی ئەو باڵندانە گەشتیارێکی زۆر سەردانی ئەو ناوچەیە دەکات. با بەیەکەوە ئەم ئین هاوسە ببینن. باڵندەین کۆچبەر لە سەرچەمێنی لێ باڵا گەشتیاران دکشینە. مصر گۆشبەر ئەهرامێن وێ هەرگاو جهێ سەرنجا گەشتیارانە. ئەنها باڵندەین کۆچبەر دەرفەتا گەشتێکە خۆشتر ژ بۆی گەشتیاران چێتکە. لگۆری زانیاریên rênîşandерên گەشتیاران ji 520 جۆرên باڵندەیان نێزیکی 220 جوان لە ناوچەیە ئەسوانê dijîn. مصر عموما هي من الدول اللي مصر یەکە جوان وڵاتên ku باڵندە ji Rojhilatê Asya û Ewropayê berêxwe didane. Piştra berêxwe didane Başûrê Efrîqayê di werzê havînê û zistanê de hejmara cûrên balindeyan li welatê Misrê digihe 520 heya 530 cûran û li bajarê Eswan 220 cûr hene. Ev navçe yek jiwan pênc navçeyên got dikeve seriya balindeyên koçber hejmareka mezin ji bo dîtina wan balindeyan serdana wê navçeyê dikin. Piraniya gencab taybetî nifşên nû fêrbûyne ku seferat dikin û dixwazin li motêlên pênc stêrek bimînin. Ev yek jî peywendiya bjîngehê re qut dike. Ji ber vê yekê ji min re gelekî giring e ku genc dema seferat dikin ez dixwazim li biyabanê û cihên ku jîngeheka siruştî lê hebe. Ji ber vê ev yek bandoreke erenî li ser jiyana wana bike. يعملوا سنوركلينج ينزلوا ويشوفوا محميات طبيعية. Koşkên li ser kenarên çemenî lê wê derfetê dide geştyaran. Goteleke xweş digel siruştiyê çêkin. Bi awayekî got geştyar dikare ji nêzik ve koça balindeyê bibîne. Rodî Hesan, Kurdistan 24.
ئیلهام عومەر ئەندامی کۆنگرێسی ئەمریکا ڕایدەگەێنێت 11 ملیۆن منداڵ لە وڵاتە بەدەست برسێتیەوە دەناڵێنن. ئیلهام عومەر کۆنگرێسمانی موسڵمانی ئەمریکا لە تۆڕی کۆمەڵایەتی تویتەر بڵاوی کردەوە هەرچەندە ئەمریکا خاوەنی سامانێکی زۆرە و لە زۆرینەی بوارەکان دەوڵەمەندە، بەڵام بەپێی بە دوواداشتونەکان 11 ملیۆن منداڵ لە وڵاتە بەدەست برسێتیەوە دەناڵێنن. ئەو کۆنگرسمانای ئەمریکا ئاماژی بۆش کردووە ناکرێت وڵاتێک ئابووری سامانێکی زۆری هەبێت و قوتابیان و منداڵانی برسی بن. بەپێی راپۆرتێکی ئاژانسەکانی هەواڵ ساڵی ڕابردوو 38 ملیۆن کەس لە ئەمریکا بەدەست هەژاریەوە دەناڵێنن. بەڵێ لە ڕۆژباشی ئەمڕۆ کۆمەڵی هەواڵ و بابەتی نێمان پێشکەشکردن ئەمە بوو ڕۆژباشی ئەمڕۆی کوردستان 24. بەو هیواین کاتێکی بەشمان هەبوو بێ بۆتان و ڕۆژیش بۆەوە ڕۆژێکی باش بەڕێکەن بە ئومێدەوە بژین تا سبەینێ یینەوەلاتان کاتێکی خۆش.